هاوکار لە ئامادەکاری بۆ داگیرکاریەکی رووسیا ئۆکرانیا دەڵێت ئەگەری جەنگێکی بەرفراوان لەگەڵ وڵاتە هاوسێکەیدا هەیە لە ئاستێکی بەرزی مەترسیداردا دوای پەلاماردانی کەشتیەکانی دەریای ئۆکرانیا لە دەریای ئازۆڤ. لەبەرەوە هێزە چەکدارەکانی ئۆکرانیا خۆیان بۆ شەڕ ئامادە دەکەن. سەرۆکی ئۆکرانیا ئامادەیی ڕێوڕسمێک بوو بۆ بەدەستهێنانی کەرەستەی نوێی سەربازی و هانی هاوپەیمانانیدا کە بەرەو پێشەوە هەنگاو بنێن. ئەوە هەڕەشەیەکی زۆر گەورەیە و پێکەوە لەگەڵ هاوپەیمانەکانمان ئێمە بە دوای کاردانەوەیکی گونجاودا دەگەڕین. پۆرۆشینکۆ دەیەوێت ناتۆ کەشتیەکی دەریایی ڕەوانەی دەریای ئازۆڤ بکات. هاوپەیمانەتەکە لە ژێر فشاردایە تا وەڵامێکی بەهێزی کۆبوونەوەی لووتکەی وەزیرانی دەرەوەی چاوەڕوانکراو بداتەوە. بەڵام مەترسی بەرەنگاربوونەوەیەکی دەریایی لە ئێستادا لە ئارادانیە. ئێمە داوا لە رووسیا دەکەین دڵنیای ئەوە بدات بەبێ کۆسب ڕێگە بە چوونەناوەوەی ئوکراینەکان بدات بۆ بەندەرەکانی ئوکراینە و بە ئازادی بگەڕێن لە دەریای ئازۆف و تەنگەی کێرچ. دوابەدوای ڕووداوی کەشتیە دەریایەکە سەرۆک داناڵد ترامپ کۆبوونەوەیەکی پلان بۆ داڕێژراوی لەگەڵ هاوتا ڕووسیەکەی ڤلادیمۆر پۆتین هەڵوەشاندەوە لە لووتکەی G20. بەڵام هەفتەی ڕابردوو سەرۆک ترامپ لە تویتێکدا نووسیوێتی یەکێتی ئەوروپا بۆ چەندین ساڵ سوودیان لە ئێمە وەرگرت لە ڕووی بازرگانیەوە لەگەڵ ئەوەشدا پابەندبوونی لەشکرەکانیان لە ڕێگەی ناتۆوە جێبەجێ ناکەن. ئەو شتانە پێویستیان بە گۆڕانکاری خێرا هەیە لەگەڵ خەرجی سەربازی وەزیرانی دەرەوەی ناتۆ وتوێژ لەسەر حەز و خواستەکانی ئۆکرانیا و جۆرجیا دەکەن بۆ بوون بە ئەندامبوونیان لە پاڵ هاوپەیمانێتی ناتۆدا. ئێمە دەتوانین داوا بکەین و ئەوشمان کردووە ئاراستەی ئێمە بوونە بە ئەندام بەبێ هیچ مەرجێک. بەڵام لەسەر ئەو ڕێگایە ئێمە بتوانین زۆر هەنگاوی تۆکمەتر بنین و من مەبەستمە کە داوای زیاتر لەو هاوبەشە ئەوروپیەکانمان بکەین و هەروەها لە هاوپەیمانێتی ناتۆش. شیکەرەوەی ڕووسی نیکۆلاس ڕێتمان دەڵێت وڵاتانی ڕۆژئاوا ڕوبەڕووی هاوسەنگی مامەڵەکردن لەگەڵ حکوومەتی رووسیا دەبنەوە ئەوەی کە ناتوانرێت پێشبینی ڕەفتارەکانی بکرێت. تا ڕادەیەک دەربارەی سوودوەرگرتنە لە هەندێک لە تواناکانی وڵاتانی ڕۆژئاوا بۆ ئەوەی بەرگری لە خۆیان بکەن. ئەوە پێویستی بە ڕێبازی تازە دەبێت. هەروەها پێم وایە سەبارەت بە بڕیاردانە لەسەر ئەوەی کە لەکوێدا خاڵی شیانی دیالۆگ بێتە ئاراوە. هەروەها وا چاوەڕوان دەکرێت وەزیرانی دەرەوە وتوێژ بکەن لەسەر کارپێکردنێکی پتەوە بۆ پشتگیریکردن لە ئەفغانستان کە تیایدا نزیکەی 16,000 کارمەند لە 39 وڵاتی ئەندام لە ناتۆ و وڵاتانی هاوکار بەشداری لە ڕاهێنان و یارمەتی بەهێزی ئەفغانیدا دەکەن.